بەڕێزان پندێکی عربی هەیە ئەڵێ من رضي باليسير هان عليه العسير. بەڕاستی پندێکی گرنگە. معناکەی بە کوردی ئەوەیە کە هەر کەسێ بەکەم ڕازی ببێ دیارە شتە قورسەکانیشی لا سووکە بێ، ئاسانە بێ. کێشەی ئێمە لەم دنیاە ئەوەیە کە خەڵک تەحملی ناڕەحەتیەکان ناکا، بەرگەی ناڕەحەتیەکان ناگرێ، بەرگەی ناخۆشیەکان ناگرێ، کێشەکەی زیاتر بۆ واگەڕێتەوە لە ژیانە بەکەم ڕازی نابێ. خۆی ڕانەهێناوە، خۆی پەروەردە نەکردووە لەسەرەوەی قەناعەتی بەکەم بێ، دائیمەن قەناعەتی بە زۆرە، بۆیە تەحملی ناڕەحەتیەکان ناکە. خۆ ئەم ژیانە بەردەوام لەسەر یەک تایم ناڕوا، بەردەوام لەسەر خۆشیەکان ناڕوا، بەڵکو ژیانی دنیا ناخۆشی زیاترتیایە تا خۆشی. و ئەسڵەن ژیانی دنیا خۆی جێگای تاقیکردنەوەیە، جێگای ئیمتیحانە. وخوای تەعالا دنیای بۆ دروست نەکردووە ئێمە لەزەت و چێژی تیا ببینین بە بەردەوامی، بەڵکو خوای تەعالا لە دنیا تاقیمان نکاتەوە، ناخۆشیەکانمانە بەسەرا دێنێ، لە دنیاە کەمی پارە ئەبینین، لە دنیاە ناڕەحەتی یعنی تووشی نەخۆشی و ناڕەحەتی ئەبین، لە دنیاە کەس و کارمان ئەمرێ، لە دنیاە لەوانەیە برسێتیمان توش ببێ، سەرما و گەرمامان توش ببێ. جا ئەگەر تۆ لە ژیانە خۆت ڕان نەهێنابێ لەسەر شتە ئاسانەکان، دوایی بەرگەی شتە قورسەکان ناگری، دوایی بەرگەی شتە قورسەکان ناگری. بۆیە خەڵکێکی زۆر ئەڕۆخێ، خەڵکێکی زۆر جاری وهەیە لەوانەیە ئیمانیش لە دەست بدە ئەکاتێ تووشی ناڕەحەتیەکە بێ. بەڵام ئەو کەسانەی کە خۆیانیان ڕاهێناوە لەسەر شتی کەم بەرگەی ناڕەحەتیەکان ئەگرن. ئیمامی عومەر دائیمەن نەسیحەتی هاوڕێکان و مسلمانانی ئەکرد، ئەی فەرموو اخشوشنوا فإن النعمة لا تدوم. ئەی فەرموو خۆتان لەسەر زبری پەروەردە بکەن و ڕابێنن، چونکە نیعمەتەکان بەردەوام نابێ، نیعمەتەکان بەردەوام نابێ. جا لەبەرەوە ئازیزانم، خۆشەویستەکانم، خۆتان ڕابێنن لەسەر ناڕەحەتیەکان، لەسەر زبری ژیان، و بەشتی کەم قەنەعەت بکەن تاوەکو بتوانن بەرگە بگرن.